ڕۆژی هەینی لە دوکان لە دەریاچەی دوکان پاڵەوانێتی یانەکانی عێراق بەڕێوە چوو بۆ مەلەوانی ماوە درێژ. دوکان شوێنێکی گونجاوە بۆ ڕێخستنی پاڵەوانێتیەکان و 19 یانەتیایە بەشداریان کرد کە چەندیانەیەک یانە کوردیەکان بوون، بەڵام ئەنجامەکە هیچی بۆ یانە کوردیەکان نەبوو. بە سەرپەرشتی یەکێتی یاریئاویەکانی عێراق و بە هاوکاری لیژنەی ئۆڵۆمپی لە قیستێمانی و یەکێتی مەلەوانی لە قیستێمانی پاڵەوانێتی مەلەوانی ماوە درێژ بۆ یانەکانی عێراق ئەنجام درا. پاڵەوانێتەکە بە بەشداری 19 یانە بوو و 5 یانەش لە پارێزگای سلێمانی و بەشداریان کردبوو کە یانەکانی پێشمەرگەی سلێمانی و سەید سادق و بابان و چەمچەماڵ و بازیان بوو. لە دەریاچەی دوکان ئەم پاڵەوانێتە بەڕێوە چوو بە هەر سێ ئاستی تازە پێگەشتوان و لاوان و پێشکەوتوان بە درێژایی 3 کیلۆمەتر و 6 کیلۆمەتر و 9 کیلۆمەتر کە لەسەر ئاستی تیم یانە کوردیەکان نەیانتوانی هیچ لە پلەکانی یەکەم و دووەم بەدەست بێنن.